بەڵێ سارا بەردەوامە بین بەڵێ بەردەوامی ساش گفتوگۆی بابەتی تەوەریەکەم لەگەڵ میوانەکەمانەکە وەک لە ڕابردووە دەزانین دەستی خۆراک واتە فۆرمی خۆراک گۆڕا بۆ ئەلکترۆنی و بەشێکی زۆر لە هاوڵاتیان توانینیان ناوی خۆیان تۆمار بکەن و بەشێکی دیکەش تاکو ئێستا نەیانتوانیوە نایە خۆیان تۆمار بکەن و ئەو خێزانانی کە تازە ماڵیان پێکەوە ناواتە زەواجیان کردووە دووبارە لەناو ئەم لیستەدانین هەروەها ئەو کەسانی کە تازە لەدایک بوون و مناڵی تازیان هەیە نەیانتوانیوە لە ئێستادا ناوی خۆیان تۆمار بکەن پێم وابێ بە واتە بە پێی قۆناغ بە قۆناغ ئەم هەنگاوانە جێبەجێ دەکرێت بۆی کە تەواوی ڕێکارەکان بە شێوەیەکی زۆر دروست بکرێجا لەسەرم بابەتە لە ستۆدیۆ میوانێکمان ئامادەیە ئاراز محەممەد بەڕێوبەری پسوڵەی خۆراک لە سلێمانی گفتوگوی زیاتری لەگەڵا بکەین بۆی کە بزانین چۆنێکی تری ماوە بۆی ئەو کەسانە بتوانن ناوی خۆیان تۆمار بکەن و پێویستە چی بکەن وە بۆچی تاکو ئێستا درێژکراوە لە سارامە لە کاتێکە کە پڕکردنەوەی فۆرمی خۆراک بە شوێری ئەلکترۆنی لە مانگی تەمووزە لە مانگی حوزەیرانە دەچی پێکرد مانگی حوزەیرانی ئەم ساڵدا چەند جارێکیش پڕکردنەوەکە درێژکراوەتەوە ئێستا جارێککە درێژکراوەتەوە بەڵێ سڵاو لێبێت کاگاراز بەخێر بێ کاگاراز بەخێر لەگەڵمانەیە کاگاراز باڵەوە دەست پێ بکەین بۆچی ماوەکەی درێژکراوەتەوە تاکو ئێستا لەبەرەوەی ماوەی مجموعەیە خەڵکی زۆر ماون کە داخلی سیستەمەکە نەبوون لەبەرەوە ئەو ماوەیان هەموو عێراق درێژکرایەوە بۆ ئەوەی کە بتوان داخلی سیستەمەکە بن. بەڵێ ئەو کەسانە کێن کە تاکو ئێستا نەیانتوانیوە ناوی خۆیان تۆمارکەن و هۆکارەکانی چین؟ وەڵاهی زۆرن ئەو خەڵکانە هەیە نەکارتی نیشتمانی نەبووە هەیە نەیزانیوە هەیە ئیهمال بووە هەیە لە وڵاتەکانە بۆ لە عێراقانە بۆ ئیتر بە هۆکارەکانی جیاوازە. بەڵێ کاک ئاراس ئەوەندەی مە بزانین ئەم جارەش وادەکە درێژکراوەتەوە تا ڕۆژی پێنجشەممە هۆکاری چیە ئەم جارش کە ئەم وادێ درێژکراوەتەوە؟ وەکو پێشتر پێموتی مجموعەی خەڵکی زۆر داخلی سیستەمەکە نەبوون بۆ ئەوەی کە هەریج نەبێ بتوانن داخلی سیستەمەکە بن بتوانن داخلی سیستەمەکە بن و خۆراک و ئاردەکانیان وەرگن لە کاتی پێویستە. ئەو کەسانەی کە لە دەرەوەی وڵات بوون ئەو کەسانەی کە خێزانێکی بەتەمەنن لەوانەیە نەتوان خۆیان پڕی بکەنەوە یاخود ئامێرە ئەلکترۆنیەکان بەکارنێن ئامێرە زیرەکیەکان بەکارنێنن ئێوە چیتان کردووە بۆی کە ئەو کەسانە بتوان بە ئاسانی ناوەکانی خۆیان تۆمار بکەن یاخود ئاگادار بن لەم ناو تۆمارکردنەوە ئەو شتانی کە وەری دەکردن نەفەوتێ لە ماوەیەدا ئێمە ئەوەی پێویست بێ لیژنەمان هەیە ئەتوانین هەموو ئیشەکانیان بۆ ڕایی بکەین ڕۆژانە لە دایران لە بەڕێبەراتیەکەمانە لیژنەمان هەیە ئەتوانین ناوەکانیان بۆ داخڵکەین ئەوانەی کە نەشیان زانیوە هەر ئاگادارمان کردوونەتەوە لە ڕێگای قەزا و ناحیەکانەوە لە ڕێی پارێزگارەوە لە ڕێگای پارێزگارەوە داوامان کردووە کە گەشتاندنێ بکەن بۆ هەموو قەزا و ناحیەکان ئەوانەی کە داخڵ نەبوون بتوانن داخڵ بن خۆشمان هەر مجموعەی خەڵکمانەیە پیانەڵین مالی ئیشەکانی خۆمانەکەن ئیشی خۆراک وار دەکەن لە ڕێی ئەوانیشەوە هەر ئاگادارمان کردوونەتەوە کە بۆی بتوانن لەم کاتەیە بتوان خۆیان داخڵکەن. بەڵێ باشە کاک ئارازێ مەزانیمان کە ڕۆژی پێنجشەممە کۆتا ڕۆژە و چانسێکی هەیە بۆی ئەوانەی کە بەشدار نەبوون فۆرمەکە پڕکەنەوە باشە ئێمە لە کۆتایی ساڵ نزیگە بینەوە بەرەو ساڵی 2026 چین پرسیارەکەم ئەوەیە ئەگەر هەتا ڕۆژی پێنجشەممە ئەو هاوڵاتیانی ئەم فۆرمە پڕ نەکەنەوە ئەم ئەپلیکیشنە پڕ نەکەنەوە ڕێوشوێنەکان چی ئەبێ بەرامبەریان بڕیاری نوێ چی ئەبێت؟ ڕێوشێنەکان مەحرومە بن لە خۆراک و لە ئاردەکە فۆرمیان ژماری فۆرمیان نابێ خۆیان زەرمەندە بن. ئەو کەسانی کە تاکو ئێستا ینی هەر ناتوانن بۆ نەخۆیان بێن و تۆماریکەن ئاگایان لێنیە زۆر بەتەمەنن ئێوە هەڵتانن نایەوە لە ڕێگەی لیژنەیەکەوە بە سەردانکردنی ئەو ماڵانی کە نەیانتوانێت ناوی خۆیان تۆمار بکەن بچن و ناوەکانیان تۆمار بکەن ئێمە نازانین چیەکە خۆی داخڵ نەکردووە جینا لیژنەمان هەیە ئەتوانین سەردانیان بکەین ئەتوانین هەموو ئیشەکانیان بۆ جێبەجێ بکەین هەتا خۆم لە ماڵەوە چەنەها ماڵ هەیە خۆم چوومەتە ماڵە بۆم پڕکردوونەتەوە بەس بۆی مەحروم نەبن لەم خۆراکە لیژنەشمان هەیە خەڵکمان هەیە ئەینێرین بۆ ماڵەکانەوانەی کە ئەزانی داخڵ نەبوون یان توانیان نییە یان ناتوانن بۆی کە داخلیان کە لەم سیستەمە تازە. بەڵێ باشە کاگاراز چەندین جار چانسی ئەوە یاخود هەلیەوە درا بە هاوڵاتیان بۆی ئەم ئەپلیکیشنە پڕکەنەوە بۆی بێبەش نەبنە خۆدت لە خواردن و ئەو کەرەسانی کە ماگانە وەرەگیرێت باشە بە شێوەیەکی گشتی لە سلێمانی یاخود هەرێمی کوردستان تا ئێستا
ڕێژەکە چۆنە بۆ نمونە لە چ پارێزگایەکی هەرێم زیاتر ئەم ئەپلیکیشنە پڕکراوەتەوە لە هەرێمی کوردستانە بەعام لە ڕاست و باش بە بەراورد لە چاو ئەوانە هەرێمی کوردستان زۆر باشن ئێمە لە ساهشتا حەوت داخلی سیستەمەکە بۆ ئێستش ڕۆژانە وەکو هەرێمی کوردستان بەعام هەر سێ و چوار محافەزەکە بەڵێ بە دۆک و هەولێر و هەڵەبجە و سلێمانی بەڵێ بەگشتی لە سلێمانی ناڵێم لە ساهشتا و حەوت لە سا سیانزەی ماوەتەوە کە داخل نەبووە ئیتر ئەوە هۆکانی کارتی نیشتمانی و یان ئیهمالیە یان بە هەر شێوەیەک بێت میهم وەیە داخل نەبوو ئێمە هەوڵێن لەم ماوەی ئەم دەڕۆژام دو سێ ڕۆژە ماوە زۆرترین خەڵک بتوانێت داخلی سیستەمەکە بێت. باشە کاگاراز لە ڕێی سوۆسیال میدیا یاخود لە ڕێی میدیاکانەوە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە هیچ بانگەوازێکتان بڵاو کردەوە بۆی هاوڵاتیان بتوانن لەم چەند ڕۆژەکە ئەمە دەرفەتێکی ترە تا ڕۆژی پێنجشەممە ئەپلیکیشنەکە بکەنەوە لە هەر ئەو ڕۆژەی کە کارا بوو پێش ئەوەش ئێمە هەوڵمان ناوە لە ڕێی تەلەڤیزۆنەکانەوە لە ڕێی ڕاگەاندنەکانەوە یان لە ڕێگای پەیج و هینەکانەوە هەمووی بەڵامان کردوتەوە کە بتوانن ئەو خەڵکە زۆرترین خەڵک داخلی سیستەمەکە بێ زۆر هەوڵمان ناوە ئەو پەڕی توانامان کردوتە کار کە بتوانین زۆرترین خەڵک لەم سیستەمەیە داخل بێت. باشە کاگەڕست بەشێک لە هاوڵاتیان لە کاتی پڕکردنەوەی ئەم فۆرما کێشیان هەیە و دەڵێن کاتێک کە تۆمارێکین لە یەکێک لە ستێپەکانە تووشی کێشا بین ناتوانین بەردەوام بین یاخود بەڵگەنامەکان ناخوێنێتەوە ئێوە چیتان کردو بۆ ئەمان ئەوانەی کە تووشی کێشا بوون زیاتر کێشەی ژمارەی خۆراک و ئاردەکانیان هەیە یان فۆرمەکانیان هەیە ئەوانە یەنە لای ئێمە سەردانی ئێماکەن ئێمە ژمارەکانیان بۆ ڕاستەکەینەوە بۆی بتوان داخڵ بن بەس کارتە نیشتمانیەکانەوە پەیوەندی بە ئێمەوەنیوە کارتە نیشتمانەکان هەیە کارتە نیشتمانەکەی کاڵە نایخوێنێتەوە ئەوە دەسەڵاتی ئێمە نیە بێ کارتە نیشتمانیەکە بگۆڕێن بەس ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە بێ ئەمە هەموو کێشەکانە بۆ چارەسەرەکەن. باشە فەرموسارە پرسیارێکتە بوو بابیێتەوە سەبارەت بۆ خێزانانی کە خێزانی تازن و تازە خێزانیان پێکهێناوە چۆن و کەی ئەتوان ناوی خۆیان تۆمار بکەن و ئەوانیش بێبەش نەبن. لە خزمەت گوزاریەکانە خزمەت گوزاریەکان مەرحەلەی دووەمە خزمەت گوزاریەکان کەی بەردەست بوو ئەتوانن خانە جیاکەنەوە ئەوانەی کە مناڵیان هەیە مناڵکە ئیزافە نەکرا و ئیزافەی بکەن گواستنەوەی لە بریکارێک بۆ بریکارێک ئەوەش هەمووی بەردەستە بێت لە کاتی مەرحەلەی دووەمە کە خزمەت گوزاریەکان بەردەستە. مەرحەلەی دووەم بەغابێ قەراری بە ئێمە ناتوانین نازانین لەکەیە چونکە بێ هەموو عێراق کە دەستی پێکرد هەمووی بە یەکجار ئەکرێتەوە بۆی ئەو خەڵکە مستەفید بێ لەو. بەڵێ باشە کاگاراس وەک پێشتر باسمان کرد ئەوانەی کە تا ئێستا فۆرمەکەیان پڕ نەکردوێتەوە بەشە خۆراکی چەند مانگی ڕابردویان وەرنەگرتووە بێبەش کراون بێبەش کراون بەڵێ خۆراکیان ناویکرایی کاگاراس چۆن چەند مانگ بێبەشکراون مانگی حوتمان هەیە بڵێن ئاردمان مانگی حوت بوو لەسەر قایمەی مانگی هەشت کە تەوزیع کرا هەمووی بڕا ئەوانەی کە داخلی سیستەم نەبوون هەمووی بڕاوە خۆراکیژەوە دوو خۆراک دراوە سەلەی نۆ سەلەی دەست دراوە هەردوو ئەوەی کە داخل نەبوو ناوەکانیان بڕاو. ئێمە لە ڕێی پرۆگرامی بەیانی کورسانی و زەوداواکەین هاوڵاتیان ئەم دەرفەتە پۆزنەوە تا ڕۆژی پێنجشەممە ئەوەی کە ئەم ئەپلیکیشنی پڕ نەکردوێتەوە تا ڕۆژی پێنجشەممە ئەمە دەرفەتێکە و پڕیبکەنەوە بۆی بێبەش نەبن لە بەشە خۆراکی ماگانە. کاگاراز باسمانەوە کرا ئەو کەسانی کە خێزانی تازان پێکەنا بەڵام بەداخەوە بەشێک لە خێزانەکانی جیابوونەتەوە ئەو کەسانە چۆن بتوانن فۆرمەکە پڕکەنەوە لە کاتی ئامادەنەبوونی بەڵگەی هەردوو کەسەکە. ئەوە زۆربەی زۆریان کە هاتوونەتە لای ئێمە ئەو کێشانەمان بۆ حەلکردوون ئافرەتەکە هاتبێ کە بڵێن بۆمان پڕ کردوێتەوە پازوەرد و ژماری فۆرمەکەمان لێوەرگرتووە یامانە بە پیاوەکە بۆی داخڵ بێ ئەوەی ئەتوان خۆراک ئەتوانێت هینێکی بۆکەین پشگیرێکی بۆکەین بۆ بریکاری خۆراک و ئاردەکە کە ئەو خۆراکی خۆی بدرێتێ و ئەوشان بەجیا خۆراکی خۆیان بدرێت ئەوانەی کە هاتوونەتە لای ئێمە ئاوا بۆمان حەلکردوون بەس ئەوەی هەیە هەر لە ماڵ و پڕی کردوێت یەکسەر پیاوەکە پڕی کردوێتەوە ژنەکەی سڕیوەتەوە یان ژنەکە پڕی کردوێتەوە پیاوەکەی سڕێتەوە بە عکسەوە ئەوانە بە کێشیان بۆ دروستکردن یەکێکیان داخڵ بوون یەکێکیان داخڵ نەبووە ئیسیماریان بۆکەین ئەینێرین بۆ بەغا بۆی کە بتوانین جارێکی داخلی سیستەمەکە کەواتە پێویستەکە لێرەوە لە داوا لە هاوڵاتیان بکەینەوە کەسانی کەم کێشانیان هەیە تەنها یە کەسیان بڵاوی نەکەنەوە چکە دواتر کاتی سری ئەوێوانە بۆ کە دووبارە بکرێتەوە. باشە کاگاراس گریمان بەشێک لە هاوڵاتیان تا ڕۆژی پێنجشەممە بۆی هەر بارودۆخەوە بێت بۆ نمونە ڕەنگە بە ژمارەشی دیاریکرا بۆی ئیمالیەوە یاخود سەفەری کردبێت پڕی نەکردەوە دواتر پڕکردنەوەی ئەم ئەپلیکیشنە
وابزان بڕێک پارە دیاری کراوە چەنە بە دیاریکراوی ئەگەر دواتە پڕی بکاتەوە دوای ئەوادەی کێسا خزمەت گوزاریەکان کە بەردەست بوو خزمەت گوزاریەکان بۆ داخڵبوونی نەفرێک 5,000 هزاریش بۆ دروستکردنی خەسخانە و مەکتەبە ینی 6,000 دینار کەواتە ئەگەر بۆ نمونە ماڵێک 4 کەس بێت 4,000 بەڵێ بەپێی بۆ چوونی بەڕێزە ئەم سیستەمی کە لە ئێستا بە ئەلکترۆنی کراوە لەگەڵ سیستەمەکی پێشوە ئەمەیان باشتر و تا چەند توانێتی نەجاحات بەدەست بێنێ واتە سەرکەوتن بەدەست بێنێ ئەمەیان طبعاً باشترێک ئەمە ئەلکترۆنیە خۆ دەتوانانی هەموو ئیشەکان بکەی نەجاحەتیشی باشترە بەس ئەوەی تریان هەموو شتەکانی تیابوو وەهمی و مرد و زۆر لەو شتانی تیابوو نەکوژاوە بەس لەمەیە هەموو ئەوانە نامێنێ هەمووی داتایکی پوخت و جوان تاتێ بەڵێ کەواتە کاگەراز وەک خۆت داتایکی پوخت و جوانە کەواتە ئەم ئەپلیکیشنە سەرجەم گرفتەکانی پێش و چارەسەر ئەکات ئەمە بە شێوکی گشتی لە بەرژەوەندی هاوڵاتیانایە یان بڵێن ڕێخستنەوەی داتاکانە بە شێوکی گشتی ڕێخستنەوەی داتاکانە و یارمەتی دەریشە بۆ هاوڵاتیان تۆ سەردانی بەڕێبەرایەتیەکان ناکەی هەر لە ماڵی خۆت و ئەتوانی لە ڕێی ئەو ئەپلیکیشنەوە هەچ ئیشێکە بێ ئیزافی مناڵە بێ نەقلە بێ هەموو شتەکان لە ڕێی ئەپلیکیشنەکە کە لە بەردەستی خۆتایەتوانی شتەکانی خۆ جێبەجێکرد باشە کاگەراز بەشێک لە خێزانەکان چەند ساڵێکنەوەی کە چوونەتە دەرەوەی وڵات و خۆیان لێرە نەماون و فۆرمەکانیان بە خێزانێکی ترە یاخود بە ماڵی خوشکەکانیان براکانیان و ئەم خۆراکە وەرەگرن ئەمە لەم سیستەمە ئەم کەسانە دەرئەکرێن یاخود بەردەوامە بن لەوەی کە خۆراکی ئەوانی تری ژوەر بگرن ئەوەی کە داخلی سیستەم نەبێ دەرەکرێ ئەوەی کە داخلیش بوو بێ ئاعتیادی خۆراکی خۆی وەرەگرێ واتە بە پێویستی ێزانەوە کەسانی کە لێرە ژنین بەشە خۆراکیان کەسێکی دیکە وەریگرێ خۆی ئەوان حکوومەتی عێراق مەبەستێتیوانی کە لە ئەوروپان مەبەستیانەکەوانە ببڕن بەس هەمووشیانێنەوە داخلی شەبن و لە ئێستا توانانەیە ئەتوانن خۆراک و شەکان وەرگن باشە کاگاراس ئەو مناڵانەی تازە لەدایک بوون یاخ بڵێن لە ماوەی چەند مانگی ڕاوردوو تا ئێستا ناویان تۆمار نەکراوە ئەم بابەتەکەی چارەسەرەکە یاخود هیچ وادێک دیاری کراوە بۆ ئەوەی کە ناوی ئەو مناڵانەش تۆمار کرد لە داهاتوە خزمەت گوزاریەکانە کەی خزمەت گوزاریەکان بەردەست بوو ئەتوانن ئەو مناڵانەش داخڵ بن داخڵ بن و خانەی بڵێنەوانی کە زەواجیشیان کردو ئەوانی ژەتوانن خانە جا بکەنەوە بەڵێ ئەی گواستنەوەی فۆرم لە شارێکەوە بۆ شاری شکە چۆنە ئەوە شار خزمەت گوزاریەکان خزمەت گوزاریەکانە خزمەت گوزاریەکان هەموو ئەوان ناگرێتەوە لە گواستنەوەی بریکارێک بۆ بریاکارێک لە محافظەیەکە و لە پارێزگایەکە بۆ پارێزگایەکی تر ئیزافەی مناڵ خانەجاکردنەوەی بڵین زەواج هەموو لە خۆگرێ ئەوانە هەموو لە خۆیەگرێ خزمەت گوزاری واتەوانە لە ئێستا تۆمار ناکرن دواخرا بۆ کاتێکی بۆ کاتێ بۆ مەرحەلەی دووەم بەڵێ عێراق حکوومەتی عێراقی دیاریەکە بەڵێ کاک ئاراستکەواتە وەک باسمان کەرەمە باشترە لە سیستەمەکەی پێشووە ئەو کەسانەشی کە ناتوانن جارێکی لە ئێستاە خۆیان تۆمارکردن یاخود ئاگادارنین ئێوە لە ماوەی داهاتوودا ئەگەر بم دوای ساڵێک بێ و تەنها هەرو بڕۆپارەی کە ئێستا دیاریکراوە یاخود ساڵانە ئەم بڕۆپارەی ئەچێتە سەر حسابەکان وات هەر ساڵێک 5,000 یا 10,000 دانراوە لە ساڵانی دواترا ئەمە ئەگۆڕێ چونکە ڕەنگە هەر کەسێک هەر نەزانێت دڵنیام یەکێک هەر لەوانێ نتوانێت ناوی خۆی تۆمار بکە ئەمە ساڵانە پارەیە چێتە سەر یاخود هەروەکو خۆیەمێنێت ئەوە حکوومەتی عێراقی ناوەند دیاریەکە چەندێکە خۆی 10,000 بوو بەس کەمیان کردەوە بۆ 5,000 هەزارەکەشەوە بۆ دروستکردنی خەسخانە و مەکتەبەکانە ساڵانە ئەوان خۆیان دیاریەکەن تر کەمیەکەن یان زیایەکەن ئەویان لە دەسەڵاتی ئەوانەیە بەڵێ پاشە کاک ئاراس لە چەند ناوچێک لە باشوور ناوەڕاستی عێراق سوڵەینەوت بۆ بە کارت ئەمە لە ئێستا یاخود بۆ داهاتوو هیچ پەیوەندێکی بە ئێوە هەیە یاخود ڕێوشوێنێکی لەم بابەتە لە هەرێمی کوردستانی ئەژیرێتە بەر لە هەرێمی کوردستانی شار کارتە ئەوە تا هەموو هاوڵاتیانی خۆشمان هەموو عیلێک کارتی نەوتیە نەوتەکەی بۆ دروستەکرێەوە بەڵێ وابزانم بە ئەلکترۆنی هەر جاری ئێستا کارتە هێشتا نەبوو بە ئەلکترۆنی بە هەل بزانم پرسیاریەوە بکەم کەی لە ناو شاریش بەتەواتی و دەست بەدا بەشکردنی کرێت و ئەویان نازانوە سەر بە پرۆژەکانە زانیاری پرۆژەکانە بێ پرسیار لەوان کە ئەوان نازانن کاک ئاراس باسی بابەتێکیکە بکەین کوالیتی خۆراک بۆ مانگەکانی داهاتوو چۆن ئەبێت هەندێک خواردن هەیە بۆ نمونە وڵاتیان نیگەرانیان هەیە بەشێکی دیاریکراوی بۆ مانگەکانی داهاتوو چۆن ئەبێت ئەم بەشە خۆراک اختصاصی خۆراکەکە بەڕێوەبەرایەتی ئێمە نییە لای بەڕێوەبەرایەتی خۆراکی سلێمانیە بەس ئەوان خۆیان ئەڵێن چاکێکین ئیتر تا چەند چاکێکە حکوومەتی عێراق ئەوە لە دەسەڵاتی حکوومەتی عێراقەیە بەڵێ کاک ئاراس دواپەیامت چییە بۆ هاوڵاتیان دوا پەیام داوا لە هاوڵاتیانەکەم ئەوانەی کە داخلی سیستەم نەبوون
ئەم دووسێ ڕۆژەی ماوە داخلی سیستم بن بۆی بێبەش نەبن لە خۆراک و ئارت. بەڵێ زۆر سپاس بۆ تۆکە گارازکە ئەمڕۆ لێرە بووی، سپاس بۆ تاوای زانیاریەکانە بۆ هیوایی کە تەواوی هاوڵاتیان بتوانن فۆرمەکە پڕکەنەوە بۆی کە بێبەش نەبن هەر کەسێک لە ماڵەکانی خۆیان توان ئەو خۆراکانی کە دابەش دەکرێت وەری بگرن. دەست خۆش کاگاراز بەخێ محەممەد بەڕێبەری پسوڵەی خۆراک لە سلێمانی دووبارە سپاس بۆ.